دوای ئەوە لە ئاەتەکە جەختێکی تر هەیە لەسەر ئیکات کە ئەوەتانێ کە ئینسان ئەگەر لەگەڵ خێزانەکە یا دروست بووە بێ لەو شوێنەوە دروست ببێ کە خوا ئەمری پێ کردووە کە ئەویش شوێنی مناڵبوونە و ئاەتی دوای ئەوەش جەخت لەسەر ئەوە کاتەوە ئاەتی دوای ئەوەش کاک ئازاد هەم تاکی دەکاتەوە لەسەر ئەو خاڵە ئاەتی دوای ئەوە ئەفەرمێ فإذا تطهرن فأتوهن بچنە لایەنەوە من حيث أمركم الله لەو شوێنەی کە شوێنی مناڵبوونە ئیتر شێوازی مەسەلەن جودبوونەکەی کێشە نییە یعنی شێوازەکەی پاش پێ مهم ئەوەیە شوێنی مناڵبوونەکە بێ ئەوە گرنگە من حيث أمركم الله إن الله يحب التوابين وخوای تعالی ئەگەر کەسێ غەڵەتێکی وای کرد تۆبەی کرد خوای تعالی و کەسانی خۆشەوێ کە تەوباکە ئەمە هاندانە بۆ ئەوەی ئەگەر کەسێ غەڵەتەی کرد بێ تەوبە بکە ويحب المتطهرين خوای تعالی پاک ڕاگرانی خۆشەوێ خوای تعالی و کەسانی خۆشەوێ کە حەز لە پاکیەکەن ئێبڕواتان هەبێ لە زەیسانیە لە کاتی سوڕی مانگانەیە و لەو شوێنەکانی تریشۆ جگە لە شوێنی مناڵبوون واللهی هەمووی پیسە خوای تعالی پاک ڕاگرانی خۆش نساؤكم حرث لكم خێزانەکانتان کێڵگەن بۆ ئێوە یعنی مەبەست ئێوەیە کە ئێوە تۆی خۆتان لەنا وەکو کێڵگەیەک وایە کە ئینسان تۆی خۆی ئەخاتە ئەوێ ئەبێتە مایە مناڵبوون معناکە وازەحە وانیە نساؤكم حرث لكم يعني جێی مناڵدانی ئافرەت جێی مناڵبوونە جێی ئەوەیە کە ئینسان تۆی خۆی بخاتە ئەوێ فأتوا حرثكم أن شئتم يعني شون أتوي مهم حرثك يعني أو شون هيك أبيت معي من البون شون أن شئتم يعني كيف شئتم يعني واضحة وأبزان مهمو كسي العربي بزاني أزاني أما زور واضحة يعني شوني كاندن أوي فأتوا حرثكم أن شئتم وقدموا لأنفسكم واتقوا الله واعلموا أنكم ملاقوه وبشر المؤمنين فمش بيش خوتان بكن إنسان شاكا كاري بيش خوي بكا يعني دائما آياتكاني قرآن وآية سبحان الله لحالتي حرامة ولحالتي أمر كردن بفرز كان جخت لواكاته وكإنسان أمانة بوكا هموي بو يشتك بيش خوي بكا بو قيامتي لخواه بترسن خوتان لنا فرمانكاني خواه بتبارزن وبزعن خواه تعالى ليتانو نزيكو زوري نما بيغانوا أنكم ملاقوه وبشر المؤمنين ومجدش بنبا أهل إيمان